قەت تەسەورەکەی ڕۆژێت فڵچە و کەمانمەوە بەرنامەکە فڵچە و قەڵەمەکە و پشکێنیت و ئەگەر وەزع بەرە و نائارامتر چوو قەرار بی مەسەلەن بە بەشەیەکی تر دیفاع لە کوردستان بکەی بە پێشمەرگە بۆ نمونە. من جەلیل گادانیان ناسی؟ نەخێر خەڵگەی ناسێ ڕۆژمانە مووس. بەڵێ بەس چێ ئافو ئینە سەرۆکی ئەو باڵەیە کە لە دیموکرات جودا بوویتەوە. بەڵێ ناشی ناسی. من سیاسی نیم دەزانم قۆنا حەلەویات شتووە ئەفرۆشی. چۆن ئافو؟ گوتم سیاسی نی ڕۆژمانە مووسی. ئاخدا بەڵێ سیاسی جەلیل گادانی ناناسی. بەڵێ باشە منیش مەوزوعەکەت بوو باز ناکەم. من باسی بکەم بۆچی؟ بۆ لێم فێربی؟ بەڵێ ئۆکی. من بە جەلیل گادانی وتم ئێوە لەگەڵ باڵەکەی ترتان کە ئینشقاقتان کردووە ئاش ببنەوە ببن بە یەک 7 پێشمەرگە دانیشتبوو لەسەر دەستی ئەو 7 پێشمەرگەیە من ئەبم بە پێشمەرگەی ڕۆژهەڵات. هەر 7 پێشمەرگەکە ماون لە ژیاندا لە تەنیش جەلیل گادانی وتی ناوین بە یەک و نایکەین. وادم دانێ وتم ئێوە ببن بە یەک لەگەڵ باڵەکەی دیکەی دیموکرات من فەرهاد پیرواڵ دەبم بە پێشمەرگەی ڕۆژهەڵات. تێگەیشتی؟ تێگەیشت. ئەو داوام لێ دەکەی ڕۆژێک ببمە پێشمەرگا بەڵێ ئێستا وەزیری پێشمەرگا ئەمر دەربکە ئەمرێکی شەخسیش بۆ کوردستان یا بۆ فەرهاد پیرواڵ بڵێ من دەبمە پێشمەرگا و ئێستاش ئاوادەم لەو لەحزەیە بمە پێشمەرگە چکە 25,000 لە پێش نووری مالکی سوتان سیێزە و ئێستاش